باوکەگیان ئەم ماوەیە بووە بە پەرۆشی کەس شوێنەکەمان نازانێ چۆن بە خەڵکی بناسیێنن ئێ باوکەگیان بۆ ڕیکلامەکەت نادەی بە ڕادیۆی گەڕی لە هەموو کوردستان گوێگری هەیە و شوێنەکەشت بە خەڵکە ناسێن جگە لە ڕادیۆ تەلەڤیزۆنیشی هەیە ئیتر خەمی چیتە هیچ خەمم نەما بەس ژمارە تەلەفۆنەکە یارم بەرێ بۆ ڕیکلامکردن لە ڕادیۆی گەڕیان پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکە 0770 155 95 87 یان 0770 999 60 57 چمن سر زند دشت سر یک گل نازنین قوچه درا ای عزیزم همه کسم دستمال یادگاری تا به دستم که موک روزین و تو برسم بهارم و یارم و یه خنواکو چی کرجه هایی دستگیر و نهناکو دنیای روزه عزیزم دنیای دمه خوشحال بخوم و خدا جمعم و جمع گزوک لالا گانا ویرانم آلم گزوک لالا گانا ویرانم آلم کوابو دل سوزی جوانی شو بیت بالم کوابو دل سوزی جوانی شو بیت بالم بهار هاتوا گانا بهار هاتوا بهار هاتوا گانا بهار هاتوا دوستو دستگیران دیده عشقاتوا دوستو دستگیران دیده عشقاتوا حوصو پنجاب بودیم حوصو پنجاب حوصو بیشتر حوصو پنج دیگه از جنگ کردستان امر پدر دوزی انجام جرانی جایی نمی‌کنم شهری شهری پناهنده کرد سواری ورانه کنیم ازانی بزرگی کنیم جبران کنیم خواه هر جامره یارم دوام خواه هر جامره یارم دوام یه دوست گرم سیرین شوشونه ای عزیزم Yeah.
ناڵەکەمان ئەگە باش نەگاتە لە ئێوە بەڵێ هاتمەوە خزمەتان بۆی کە پێتان ڕابگەێن من بەرنامەیە ڕاستەوخۆی خۆشەویستان بەرنامەی خەڵاتی گەڕیان هەفتەی 2 جار پاژنێڕان پێشکەشەکرێ و لە ئێستاە بەڕاستی ساغمان نەکردێتەوە ڕۆژەکان کێ بۆی ڕێکلاممان نەکردوەکو پێویست داوای لێبوردن نەکەین تەنها ماوەیەکی ناخۆش و دژوارە و ماوەیەکی پڕ ئاسەنگە بەسەر گەڕامیدیە تێ ئەپەڕێت هەتاکو ئەتوانین بە هەموو توانەکانی خۆمان بگەڕێنەوە بۆ خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنمەکانی گەڕامیدیا کە ماوەیەکە ڕاگیرەوە لە هەموو وڵاتی دنیا کە کەناڵێک یا ناوەندێکی کللتوری یا ڕۆشنبیری خزمەتی هونەر و کللتور بکە حکوومەت و هەموو لایەنەکان پشتیوانیەکەن بەڵام بەداخەوە لە وڵات ئێمە تاکە کەناڵین کە بە 18 کارمەندی خۆبەخش و بێموچەوە شەو ڕۆژ مەخسۆ سەرێک بۆ خزمەتی ئێوە سەرەتا ڕادیۆی گەڕیان بووین دوایی لە سۆشیال میدیایەکی باش و ئەکتیو کە دایمە لەگەڵتانین و هاوکات ئێستا ئەوە تقریبەن ساڵێکیشە بوو کەناڵێکی تەلەڤیزیۆنی ئەزممونیمان هەبوو لە قۆناغی تەواوکردنی مۆڵەت تا بووین چەند ڕۆژەکە حکوومەت سزاییان کەناڵەکەی ڕاگەتوین دەنگمان ناگاتێەوە لە تەلەڤیزیۆنەوە بەڵام ئێمە لە خزمەتانین بۆ ئەمێوارەیە پرسیارێکمان هەیە یەکمان زۆرترین کۆمنت شانسیەوەی هەیە زیاتر ناوچێتە ناو تیرروشکەکەەوە بۆ بەدەستێنانی خەڵاتی گەڕیان ئەویش ئەوەیە هونەرمەندی کۆچکردووی دەنگخۆش ئەوەی کە ئێستا گوێبیستی بووین ئەمە دڵشادی کۆی سەڵاگاودێ یەکێک لە پڕەکانی سەڵاگاودێ ئەم هونەرمەندە خۆشەویستە کە سەڵاتداودە خۆشەویستی هەموو خەڵکی کوردستانە لە چ بەروارێکە کۆچی دوایی کردووە چاوەڕی پەیوەندیەکانیەوەی لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی 0 891 35 و یا خۆ ژمارە مۆبایلی 0 891 کامان وەتسابیشی لەسەرە و یا خۆ ژمارە مۆبایلی گۆڕاک 0 پەیوەندەکانی ئەوی بەڕێز و خۆشەویست وەرەگەین و دواتر ناوی ئەو کەسانی کە وەڵامەکەیان زانیوە چێتە تیرروپشکەوە و مژدەیەکی ترتان هێمێ هەموو ئەوانەی کە وەڵامەکەشیان نەزانیوە بەس پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە یا کۆمنت بنووسن ناوی هەمووانش لە کۆتایی مانگە ئەمە بەرنامەی دووەمە پێشکەشەکەین یعنی لە بەرنامەی چوارەمە کە ئەکاتە بەرنامەی فیناڵ و کۆتایی لەو بەرنامەیە ناوی هەموو ئەوە ناچێتە تیرروپشکەوە بۆ بردنەوەی خەڵاتێکی گەورە کە کۆمپانیای کە هایپەرکلین کۆمپانی پێشکەشەکە بۆ خزمەتگوزاری پاکردنەوە لە کوردستان ئەم کۆمپانیایە بەڕێزە و خەڵاتێکی ئەمریکا کارەبایی دابینەکە بۆ ئێوە بەڕێز و خۆشەویست پێشکەشێکە لە کۆتایی مانگە بەڵە خۆشەویستان چاوەڕی وەڵامی ئێوەی ئازیز و خۆشەویستی و پەیوەندەکانتانین و لە خزمەتان نابین ئەم بەرنامەیە بەڕاستەوخۆ لە خزمەتانەیە. Meu gulado
لما يخان صدای شنده دوه بی بەڵێ خۆشەویستانە من بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ لە گەڕیا میدیا ئەم بەرنمەیە تەنها بە مەبەستی ئارامکردنەوە دڵ و دەرونی ئەوەیەوە خزمەتکردنیەکە یادکردنەوەیکە لەو هونەرمەندانی کە لە ژیانە نەماوەن کە ئێمە یادیان نەکەینەوە هەرگیز لە یادیان ناکەین. پرسیاری ئەمڕۆمان هونەرمەندی نەمر کۆچکردو سەلاح داودا لە چ بەروارێکە کۆچی دوای کردووە بۆ پەیوەندیکردن بە ژمارە مۆبایلەکانی گەڕیا میدیاوە لە ڕێگەی سێ ژمارە مۆبایلی 0 35 35 و یاخۆ ژمارە مۆبایلی 0 871 891 75 75 کە ئەمەشیان دیارە واتساپی لەسرە بۆ ئەو کەسانی کە ناتوانن بە باڵانسی خۆیان پەیوەندی بکەن و هەروە ژمارە مۆبایلی کۆڕەک 0 750 85 35 ئەتوانن پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە و زۆرترین کۆمنتیش ئەوانی کە سپاسی کاکەستیەکەم کاڵێ شێرم کردو لە دە گروپە زۆرترین کۆمنت شانسیەوەی هەیە کە زیاتر ببێ بە خەوانی خەڵاتی بەرنامەی خەڵاتی گەڕیان چاوەڕی پرسیار و پەیوەندیەکانی ئەوەی بەڕێز و خۆشەویستین. ڕاستی دەنگە خۆشەکەی کاکە کاروانینێ ئارامکردنەوەی دڵ و دەروونمانە هێورکەرەوەی دڵمانە. بەڵێ خۆشەویستانی گەڕیان میدیا جارێکتە دووبارەیەکەمەوە پرسیاری بەرنامەی ئەمڕۆی خەڵاتی گەڕیان هونەرمەندی کۆچکردو نەمر سەلاح داودا لە چه بەروارێکە کۆچی دوای کردووە ئەتوانن پەیوەندی بکەن بە هەر سێ ژمارە مۆبایلی گەڕیا میدیاوە کە لە کۆمنت دانراوە 0 35 35 و یاخۆ ژمارە مۆبایلی 0 791 75 کەمایان واتساپی لەسرە و یاخۆ ژمارە مۆبایلی 0 750 35 ئەتوانن پەیوەندی بکەن ڕاستەخۆ بەرنامەکەەوە. پرسیارەکەشمانەوەی هونەرمەندی کۆچکردو سەلاح داودا ڕۆحی شاد بێ لە چ بەروارێکە کۆچی دوای کردووە و زۆرترین کۆمنتی چانسی بردنەوەی زیاترە.
هەوڵمانەوە خات و شەهلا وەربگینەوە. خات و شەهلا سڵاو لێبێ. جوانترین سڵاو لە بەڕێزە دەستخۆشی بەرنامەشە لە یەکەم. زۆر سپاس بۆ تۆ هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانی گەڕیان پێشترش هەر هاوڕێکی زۆر سپاس. من دنیا سڵاو ڕێزم بۆ ستارتی ڕادیۆکەش هەیە. ئومێدەکەم ماندوو نەبێ لەگەڵمان. زۆر سپاس وەڵایی ماندوو نابینێمە شەو ڕۆژ لە خزمەتانەی بەس جاری سەرکەوتوو بیت. ئەو ئاستەنگیان بۆمان دروستەکەن هەندێک جار خەریکە بێت یعنی ڕامان بگرن بەڵام ئێمە هەر بەردەوا بین و لە خزمەتان نابین. سەرکەوتوو بن و ڕێزم بۆ سەرجەمتان هەیە. خاتونی بۆ پرسیارەکەش بەڕێزم هەشتی ئایار بۆ 2009 ڕۆحی شاد بێ. خات و شەهلا لە سلێمانیەوە پێی وایە هەشتی ئایاری 2009. زۆر سپاس بۆ وەڵامەکەت. دەستی تۆش خۆش بێ و سپاس. زۆر سپاس بۆ بەڕێستان. سپاس. ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ مەبەستمان ئەوەیە کە ئێوە بن بە خاوەنی خەڵاتێک و مەبەستی دۆمانەوەی کە دڵشادتانکەین ئارامتانکەینەوە لەگەڵ چەند گۆرانیشی ڕەسەنی کوردەواری و هونەرمەندە ڕەسەنەکان بۆ یادکردنەوە بە سەرکردنەوەیان چکە بەڕاستی هونەرمەندانە نابێ مارجی زیادیان بکەین. ئێمە بۆم مەبەستە پرسیارێکمان ئامادە کردو بەنامەی ئەمڕۆ کە ئەڵێین هونەرمەندی کۆچکردو دەنگخۆش سەڵاداودە لە چ بەروەرێکا کۆچی دوایی کردووە ئێوەی ئازوو خۆشەویستی دەتوانن پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە بۆی کە بەشدار بن لە بەرنامەکەمانە. بەڵێ من دیارە زۆر دڵخۆشم هاوڕێ خۆشەویستەکان و ئەزیزەکانی گەڕیان میدیا هاوڕێ دێرینەکانمان خات و تەبا لە خەلیفانەوە جارێکتر گوێبیستی دەنگی بوومەوە. خات و تەبا سڵاو لێبێ. ئێوارە باش خوشکی ئازیزمان بەڕاستی خۆشحاڵ بم کە جارێکتر من ئاماجم لە بەرنامەکەەوە کە جارێکەوە هاوڕێنە کۆ بکەن و ناو بەرنمێکە. زۆر سپاس. من خۆشحاڵترم و دووبارە گەڕامەوە ناو کۆڕی هاوڕان. من هاوڕێ دێرینم و زۆر خۆشحاڵ بووم کە پێندەکەشم بۆ هاتم بوو یەکگۆوە لەگەڵ ئێوەی ئەزیزەکە. زۆر خۆشحاڵ بین بە هەمان شێوە ڕێز و سڵاوی سەرجەم کارمەندانی گەڕێمیدیا بۆ بەڕێستان. زۆر سپاسمان ساکێ. خات و تەبا لە خەلیفانەوە پرسیارەکەمانەوەیە هونەرمەندی نەمر و دێرین سەڵاداودە لە چ بەروەرێکە کۆچی دوایی هەشتی ئاری 2009 ساکێ. زۆر سپاسەکەم ناوت مادای خۆمان نووسیوە بۆ هیوای کە بەخە دیاوە دەستان خۆش بێکن ئینشاڵڵا دووبارە دەست خۆشانەکەم یاریکە ئارام بۆ بچێت. یاریکی ئارام بۆ تۆ. پەیوەندیەکترمان لەگەڵە دایکی ئەلەن دلاکرێەوە. دایکی ئەلەن سڵاو ڕێز بۆ تۆ. ئێوارە باش. زۆر سپاس خوشی ئازیزم. خۆشحاڵین کە ئێمە لە ئاکرێ و لە خەلیفان و لە هەولێر و سلێمانی و لە هەموو شارەکانەوە هاوڕەکانمان کۆب بنەوە لە بەرنمەیەکە. بەرنمەیە میێوارەیەمان تەرخان کرۆ بۆ یادکردنەوەی هونەرمەندێکی دێرین و نەمر هونەرمەند سەڵاداودە. پرسیارەکەشمانەوەی هونەرمەندە
نەمرە لە چ بەروەرێکە کۆچی دوای کرۆ خوشی عزیزم بەڵێ لە هەشتی پێنجی 2009 لە هەشتی پێنجی 2009 سپاس بۆ وەڵامدانەوەکات هیوادارم بەختیت یاوەرت بێدایکی ئەلاند ئاکرێەوە ناوەکەمان نووسیوە زۆر سپاس زۆر سپاس بۆ توی عزیز و خۆشەویست خوشی بەڕێزمان لو كلادني سادني على لو زمزم لو كلادني سادني على لو زمزم شركينا دار جواندي ما اشكينا ودم شركينا دار جواندي ما اشكينا ودم شلة سرشينا زلف تشينا ناوي آمينا ليوي نخشينا فوق زيرينا ديالي أو فينا خۆشەویستانم لە گەڕێمیدیا خۆشەویستانی رادیۆ و تەلەڤیزۆن و سۆشیال میدیای گەڕیان هیوادارم و خۆشەویستانی پەیوەندیەکەن پێمان بڵێن ئایا بەرنامەکە ئێستا ڕاستەخۆ لە تەلەڤیزۆنەوە بینن یا لە سۆشیال میدیا لە رادیۆ گوێبیستی من یاخود لە فەیسبوک و ڕێگەی یوتیوبەوە ئێستا بینەرمانن خۆشەویستانم دیارە هاوڕێیانی فەیسبوک سوپاسیانەکەم بە کۆمنتباران کۆمنت ئەنووسن و دەستخۆشیان یەکەم کەەوە ژەبێتە هۆی جارێکتر ئەکتیبوونەوەی پەیجەکەمان ئێمە زۆر سوپاسیانەکەین ئێمە ئەمانەیە جارێکتر بە گروتینێکی باشترەوە بینەوە خزمەتان بەرنامەی ئەم ڕۆژمان بەرنامەی خەڵاتی گەڕیان بە دوو مەبەستە مەبەستێکمان ئەوەیە کە یادی هونەرمەندێک بکەینەوە لەناو بەرنامەکەیە ئەم ڕۆژ یادێک لە هونەرمەندی نەمبر و دیێرین هونەرمەندی شارەکەی بابە گۆرگۆڕ شاری عەلیمەردان شاری مەقامات پایتەختی مەقامە کوردیەکان ئەویش شاری کەرکووکی خۆشەویست هونەرمەند سەڵات داودەیە پرسیارەکەمانەوەی لە چ بەروارێکە کۆچی دوایی کردووە خۆشەویستانی گەڕێ میدیا سێ ژمارە مۆبایلمان هەیە کاتوانن پەیوەندی بکەن 1970 891 35 35 یاخۆ ژمارە مۆبایلی 1970 891 75 75 ئەکامان وەتساپیشی هەیە ژمارە مۆبایلی کۆڕەک 1950 727 85 35 کامان ڤایبەری هەیە بەڵە خۆشەویستان چاوەڕێی وەڵامەکانی ئەوەی بەڕێز و کۆفەیت کرد بەڵێ ئازیزانم خۆشەویستانم ئەمێ مژدەیەوەتان پێڕابگەێنم هایپەرکلین کۆمپانی کە کۆمپانیایکی خزمەتگوزاریە بۆ پاکردنەوەی ماڵ و شوێنە گشتەکان لە شوێنی خۆی واتە ئامادەن ماڵ و شوێنە خزمەتگوزاریەکان لە ناو ماڵەکانە خزمەتی ماڵەکان بکەن بە شێوەیە کەین لە ناو ماڵەکانتانە ڕاخەر و مافور و فەرش و قەنەفە و هەموو ئەو شتانە ئەشۆن بە لە شوێنی خۆی شتێکەنەوە بەبێ ئەوەی کە هیچ پێویست بکە ئەو تاقمی قەنەفەشتە ببەنە دەروانی لە جێگای خۆی ماڵەکە ئەشۆن و شتێکەنەوە ئەم کۆمپانیایە
سپۆنسەری ئەم بەرنامەی کردووە هاوکات هەموو کەسانی کە کۆمنتەکانیان نووسیوە ئەوانی کە وەڵامەکە ئەزانن یا ئەوانی کە وەڵامیشان نەزانیوە ناوێنە چێتە تیر و پشکەوە. ئەمە بەرنامەی دووەمە. لە بەرنامەی چوارەمە ئەین لە کۆتایی بانگە ئەم کۆمپانیایە ئامێرێک کارەبایی پێشکەشەکە بە شێوەی تیر و پشک بە هەموو کەسانی کە بەشدار بوون لە ئەم بەرنمەیە. بۆ ئەمە بەستا هیوادارم زۆرترین کۆمنت بنووسن چکە دڵنیابن ناوتانە چێتە تیر و پشکەوە و بێبەش نابن لە خەڵاتەکانی هایپەرکلین کۆمپانی کە بەردەوامە بێرە دابینکردنی خەڵاتەکان بۆ گەڕای میدیا. بەڵێ خۆشەویستانم چاوەڕێی وەڵامەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستم. 1970 155 95 87 1972 999 60 58 لە سۆشیال میدیا یوتیوب تیک تۆک فەیسبوک ئینستاگرام بە دوای گەڕیان میدیادا بگەڕێن و بمان بیننەوە. باوکە گیان ئەم ماوەیە بووە بە پەرۆشی کوڕم کەس شوێنە نوێەکەمان نازانم چۆن بە خەڵکی بناسیێنم. ئێ باوکە گیان بۆ ڕیکلامەکەت نادەی بە رادیۆی گەڕیان لە هەموو کوردستان گوێگری هەیە و شوێنەکەشت بە خەڵکە ناسێنێ جگە لە رادیۆ تەلەڤیزۆنیشی هەیە. ئیتر خەمی چیتە؟ هیچ خەمم نەما بەس ژمارە تەلەفۆنەکەیانم بەرێ. بۆ ڕیکلامکردن لە رادیۆی گەڕیان پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن 1970 155 95 87 یان 1972 999 60 58. رادیۆی گەڕیان دەنگی هەمووان. بەڵێ ئەزان خۆشەویستان هێدیەدی نزیکە بینەوە لە کۆتایی بەرنامە. باوکە گیان ئەم ماوەیە گۆرانێکتان پێشکەشەکەین بە دیاری دوای ئەم گۆرانیە چاوەڕێی ئەوە بن کە تیرروشکەکان جامەین و ئاگادارتانەکەینەوە لە ئەنجامی تیرروشکەکە چیە بۆ بە خاوەنی خەڵاتی بەرنامەی ئەمڕۆ چاوەڕانمان بن پاش کە بیکتر. بۆ ڕیکلامکردن لە رادیۆی گەڕیان پەیوەند بەڵێ ئەزانم خۆشەویستانم لە بەشی کۆنتترۆلەوە تیرروشکەکەیان ئەنجامدا و ئەم نەتیجەیان بۆ من هێناوە کە ئەم کەسی کە ناوەکەی خوێنمەوە دڵنیاتانەکەمەوە ئێمە تەنها مەبەستمان ئارامکردنەوەی دڵ و دەروونی ئێوەیە بەخشێنی کاتێکی خۆشە ئێمە ئێوە بەیەکەوە بۆ ئەوەی کە بتوانین ساتێکی ئارام بەرینە سەر و لەگەڵشە بتوانین خزمەتێک بە هونەر و کولتور و هونەری نەتەوەکەمان بکەین. بۆ مەبەستان بەرنامەیە بەڕاستی لە خزمەتانەیە. بەڵێ خۆشەویستانم پێشەوەی پێتان بڵێم کە چێ بۆ بە خاوەنی
خەڵاتی بەرنامەی ئەمڕۆ پێتان ڕاگەێنم ئەم بەرنمەیە هەمووتان براونتیایە لە بەرەوەی هەموو کۆمنتەکانەوەی کە وەڵامی زانی بێەوەی کە نەی زانی بێ ناوێتێتە تیرروشکەوە بۆ کۆتایی مانگ دوو بەرنامە ینی بەرنامەی دووەم دوای ئەمە ئەبێت بە خاوەنی لە تیرروشکەکە ئەو کەسی کە برا بێ بە خاوەنی ئامێرێکی کارەبایی کە کۆمپانیای هایپەرکرین بە سوپاسەوە پێشکەشمانیەکەات هایپەرکرین کۆمپانی بۆ خزمەتگوزاری پاکردنەوە. بەڵێ گوڵی نێرگست کە زۆرترین کۆمنت ئینوسی بۆ دیارە شانسیە بۆ لەوەی کە لە کۆمنتەکان ناوێن زۆر کەسەیە کە کۆمنتی زۆر نووسیوە، بەڵام ئەم ناوە گوڵی نێرگست بوو بە خاوەنی خەڵاتی بەرنامەی ئەمڕۆی خەڵاتی گەڕیان. هیوادارم نامەیەکمان بۆ بنێرێ لە ڕێگەی ماسنجەرەوە یا لە واتساپە بۆی کە بتوانین خەڵاتەکەی بۆ بنێرین کە باڵانسی مۆبایلە. خۆشەویستانم بەم شێوەیە کۆتاییمان بە بەرنامەی ئەمڕۆی خەڵاتی گەڕان هێنا. هیوادارم کاتێکی خۆشتان بێکەوت بێت سەر لەگەڵ بەرنامەکەمانە. رادیۆی گەڕیان دەنگی هەمووان. باوکە گیان ئەم ماوەیە بووە بە پەرۆشی کوڕم کەس شوێنە نوێکەمان نازانم چۆن بە خەڵکی بناسیێنم. ئێ باوکە گیان بۆ ڕیکلامەکەت نادەی بە رادیۆی گەڕیان لە هەموو کوردستان گوێگری هەیە و شوێنەکەشت بە خەڵگە ناسێنێ جگە لە رادیۆ تەلەڤزۆنیشی هەیە ئیتر خەمی چیتە؟ هیچ خەمم نەما بەس ژمارە تەلەفۆنەکەیانم بەرێ. بۆ ڕیکلامکردن لە رادیۆی گەڕیان پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن 0 155 95 87 یان 0 999 60 58. بۆ پەیوەندیکردن با گەڕیان میدیا لە ڕێگەی ئەم ژمارانەوە 0 155 95 87 0 999 60 58 لە سۆشیال میدیا یوتیوب، تیکتۆک، فەیسبوک، ئینستاگرام بە دوای گەڕیان میدیادا بگەڕێن و بمان بیننەوە.